فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێربێن بۆ شاری پزیشکی فاروق. من دکتۆر نەریمان محەممەد عەزیزفەتاح نەشتەرگەر و تایبەتمەندە نەخۆشیەکانی مەمک لە شاری پزیشکی فاروق. من دەرچووی کۆلێجی شاهانە لە نەشتەرگەری لە وڵاتی ئێرلەندا و بەریتانیا و هەروەها هەڵگری بڕوانامەی ماستەر لە توێژکاری و تایبەتمەند لە نەخۆشیەکانی مەمک و ئەو چارەسەری. من لە وڵاتی بەریتانیا بۆ ماوەیەکی دوور درێژکارم کردووە، بەڵام بەم دواییانە هاتوومەتەوە شاری پزیشکی فاروق. لێرە خۆشحاڵم کە لێرە ئیشەکەم. کارەکانی مە پێشەنگن و تایبەتن. کارەکانی مە ئەگەر بەراورد بکرێ ئەتوانم بەبێ دڵڕاوچێ بڵێم نزیکە لە کارەکانمان کە لە وڵاتی بەریتانیا و ئێرلەندا کردومانە. ئێمە لە نەخۆشیەکان لە کلینیکی نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمک هەڵەسین بە تەشخیصکردن و چارەسەرکردنی هەموو نەخۆشیەکانی مەمک. ئەو بەشانەی کە هەمانە لە بەشی تیشک و لە بەشی لابراتۆری زۆر پێشکەوتون کە زۆر یارمەتی دەرن لە پێشکەشکردنی باشترین شێوەی خزمەتگوزاری و باشترین شێوەی نەشتەرگەری. لە بەشی تیشکە جۆرەها پشکنینمان هەیە کە یەکسانن و هاوتان بە وڵاتانی دەرەوە، وەکو مەمۆگرام و وەکو سۆنەر و وەکو ئەشعەی تەنووری MRI، هەروە وەرگرتنی پارچە پێشی نەشتەرگەری و هەڵسەنگاندنی دوای نەشتەرگەری. لە بەشی لابراتۆری مختبەرە ئەتوانین جۆرەها پشکنین ئەنجام دەین کە لە وڵاتانی ئەوروپا هەن لە شوێنی ترنین کە ئەتوانین لە عانی ئەمەلیاتە لە کاتی کە ئێمە نەخۆش لامان خەوتووە ئەو گرەیە کە دەرمان هێناوە بینێریم بۆ پشکنین بزانین پیسەیان پاکە. ئەمانە هەموو شێوەکاری ئیشی زۆر بابەتی و سەردەمین کە لە وڵاتانی ئەوروپا هەن بۆ لە نەخۆشخانەی فاروق یان شاری پزیشکی فاروق لامان دەست دەکەوێت. ئێمە لە کلینیکی نەخۆشیەکان و چارەسەری نەخۆشیەکانی مەمک هەڵەسین بە پشکنین و هەڵەسین بە ئەنجامدانی هەموو شێوە نەشتەرگەریە کە لە وڵاتانی ئەوروپا ئەنجامەدرێت. دوایەوەی کە ئێمە ئەو نەخۆشیانە دەستنیشانەکەین، هەموو هەنگاوەکانی دوای نەشتەرگەری هەڵەسین بۆ نەخۆشەکە ئەنجامەدەین بۆ ئەوەی هەم ئێستا و هەم لە داهاتووشدا بتوانین چارەسەری نەخۆش و چاودێری نەخۆشەکە بکەین. ئەو نەشتەرگەریانەیەکەین جیاوازە لەوەی کە لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێ. ئەو نەشتەرگەریانی ئێمەکەین وەکو ئەو نەشتەرگەریانەیە کە لە وڵاتی بەریتانیا و ئەمریکا و شوێنی ترەکرێت. لابردنی گرێ بە دەوروبەریەوە لە جیاتی لابردنی مەمک، لابردنی تەنیا چەند غودەی لیمفاوی لە ژێرباڵ لە جیاتی لابردنی هەموو غودەکانی ژێرباڵ. ئەمە نوێترین تەکنەلۆجیایە کە ئێمە بەکاری دەینین کە لە وڵاتی ئەوروپا و لەلای ئێمە لە شاری پزیشکی فاروق هەیە. هەروەها تەکنیکی بەکارهێنانی فرۆزن سێکشن کە لە عانی ئەمەلیاتە گرێ ئەنێرین بۆ فەحس بۆ ئەوەی بزانین خاوێنە یان خاوێن نییە، بۆ ئەوەی نەشتەرگەریەکەت لە یەکەوە نەبێ بە دوو بە سێ لە یەک کاتە ئەنجام بدێت. وەکو ئاگادارن لە شاری پزیشکی فاروق ئێمە چاودێریی بێنمونەشمان هەیە لە دوای نەشتەرگەری بۆ هەموو نەخۆشەکان لە ژووری ڕێک و پێک، ژووری تەنیا، چاودێری پزیشکی و چاودێری پەرستیاری کە بێوێنەیە لە کوردستان و لە وڵاتی عێراق. ئێمە زۆر خۆشحاڵە بین کە بتوانین پێشەنگ بین لە خزمەتی ئێوە، باشترین و نوێترین خزمەت و نەشتەرگەریتان پێشکەش بکەین. لە دواییشدا ئەڵێم بەخێر بێن بۆ شاری پزیشکی فاروق. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.